ئەم ئۆتۆمبیلێکی تەواو کارەباییە، واتە بە باتریەک کار دەکات کە دەتوانی بە کارەبایی ماڵەوە بارگاوی کەیتەوە و هەر جارێکە بارگاوی دەکەیتەوە زیاتر لە 400 بۆ 500 کیلومتر پێی بڕێت. هێشتا لە هەرێمی کوردستان تەنیا 20 ئۆتۆمبیلی کارەبایی هەن. ئۆتۆمبیلی کارەبایی لەبەرەوەی کە بە بەراورد لەگەڵ ئۆتۆمبیلەکانی دیکە هیچ سوتەمەنیەکی وەکو بنزین و گازوایل و غاز تێدا بەکار نایات، بە دۆستی ژینگە دەناسرێت. هاتمە لای خاوەنی ئەم ئۆتۆمبیلەی کە من لێم دەخوڕی. یەکەم پرسیار باسی شێوازی بارگاویکردنم لێپرسی. دوو شوێنی هەیە ئەیسی و دیسی بۆ شەحنکردنی. ئێمە زیاتر ئەیسیەکە و کارەبای ماڵەوە بەکارەهێنین. ئابم شێوازە تا بەیانی ئیتر لە شەحنیدا ئەنێم و کارەبای نیشتیمانی هەبێ بەکاری ئەهێنم. ئەمە بەتەبریدەوە زۆرجار 100 کیلومتر کەمتریەتە خوارەوە 150 کیلومتر. تاوەکو ئێستا ڕێژەی ئۆتۆمبیلە کارەبایەکان لە جیهاندا نزیکەی 103ە، بەڵام لە هەموو جیهان هیوایەک هەیە بۆ ئەوەی کە ئەگەر ڕێژەی ئۆتۆمبیلە کارەبایەکان زیاتر بوو پاک و خاوێنی بۆ ژینگە بگەڕێتەوە. بەهۆی کەمبوونی ژمارەی ئۆتۆمبیلە کارەباییەکان لە هەرێمی کوردستان، هێشتا لە وەرگرتنی باجی گومرکی و پێدانی ژمارە وەک ئۆتۆمبیلەکانی دیکە مامەڵەیان لەگەڵ دەکرێت. ڕێژەیەکی زۆر کەمە لەوانەیە نەگەیشت بێتە نزیکەی 20 ئۆتۆمبیلیش پلانمان دەبێت، بەس لەبەرەوەی ئەگەر بابەتی بەخشین بێتە ناو بابەتەکە بۆ ئۆتۆمبیلانە، ئەوە بەخشینەکان لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە. ئۆتۆمبیلی کارەبایی ئۆتۆمبیلی هایبرید نییە، بە پێچەوانەی ئۆتۆمبیلی هایبرید کە بەشێک لە وزەی لە بنزین وەردەگرێت و بەشێکیش لە باتریەکەی کە بە وزەی ئۆتۆمبیلەکە خۆی بارگاوی دەکاتەوە، ئۆتۆمبیلی کارەبایی هەموو وزەکەی لە پاتریەکەوە وەردەگرێت. ئەو پاتریە دەکرێت لە ماڵەوە یان لە وێستگە بارگاوی بکرێتەوە. تەمەنیشی 6 بۆ 10 ساڵە. هێشتا لە هەرێمی کوردستان هیچ وێستگەیەکی بارگاویکردنی ئۆتۆمبیلی کارەبایی نییە، هەر بۆیە بارگاویکردنەکە بە کارەبای ماڵەوە لانی کەم 8 ئامپێری پێویستە و نزیکەی 8 بۆ 12 کاژێریش کاتی دەوێت. لە هەرێمی کوردستان نزیکەی 2 ملیۆن ئۆتۆمبیل تۆمار کراون. ئەگەر بەپێی ئامارە جیهانیەکان بێت و هەر ئۆتۆمبیلێک ساڵانە 4 تۆن دوانۆکسیدی کەربۆن تێکەڵ بە ژینگە بکات، ئەوە ساڵانە نزیکەی 8 ملیۆن تۆن دوانۆکسیدی کەربۆن دەچێتە نێو کەش و هەوا و ژینگەی هەرێمی کوردستانەوە. لە جیهاندا زیاتر لە 40 کۆمپانیا خەریکی بەرهەمهێنانی ئۆتۆمبیلی کارەباین. چین، ئەمریکا، فەڕەنسا و ئەڵمانیا پێشەنگی بەرهەمهێنانی ئەم جۆرە ئۆتۆمبیلن. ئۆتۆمبیلی کارەبایی بە بەراورد لەگەڵ ئۆتۆمبیلەکانی دیکە 140 بۆ 180 کەمتر دوان ئۆکسیدی کاربۆن تێکەڵ بە ژینگە دەکات. ئەگەر تەنیا 100 ئۆتۆمبیلەکانی هەرێمی کوردستان کارەبایی بن، دوان ئۆکسیدی کاربۆن لە ژینگەی کوردستان ساڵانە 100,000 تۆن کەم دەبێتەوە. هادی سەلیمی ڕووداو، هەولێر.